ئەیاوەڕ خەڵکینە کاکە فریام بکەون من ون بووم کاکە من عاشقم خۆشەویستەکەم لێون بووە من ئەمەوە داستانە تۆ مارکەمە یاوار وەکو لێل المەجون وەکو عوسمان و حوریە گورە فریام بکەون گورە کاکەی هێوار یەکی ئەرە وەڵا خوا برادەرینە کاکی من خوا یەک دەقە بە قوربان وەری یارمەتێکم بە وەرە بە ساقە بووم باشە عوسمان گیان تێم گەێنە منە بۆ ڕاگل لێرە کاکە بکە خیالم لای بلێ خوێڕی یاخە وەڵڵاهی دڵم بۆ ێسوتە بە قورئان ترسم ژێکی پەلاماری بە دەی پێغەمبەر خوای کرد لە ناوێ بردوو نەجاتێ بوو بە قوربان وەرە قسانەمەکە بابە جەرگمە خۆ من قابلە تۆ من بە 18 ساڵ خاڵۆچێکە بۆ دروست نەکراوە من ئەولامە جەرگمە ئەی خوام جەرگە و لێ بسەنگە بۆی نەجاتێ بێ باشە هەڵم با بگەڕێنەوە پیاوی چابە بۆ چۆ بگەڕێن کاکە بەشکو بلە بدۆزینەوە قوربان سەلام عەلیکم عەلیکم السلام باشی براکەم حواڵە چۆنە قوربانم ئەڵم تۆ خەڵکیم ناوی بە قوربانم من ئەمێ بچم بۆ گوندە بە قورئان ناوی گوندەکەشم بیچۆتەوە کوڕڵای ناوکەم بیچۆتەوە عەشقەکەمی لێ خوا ئەگەر زۆرم خۆشی حەز ناکەمە جێبێڵم جا بەچی بزانم عەشقەکە لە کام گوندە وەڵی ئەوەی ڕاستی بێ ڕقەمەکەی باوکم دێمێ عوسمان تەلەفۆنیشی بۆ بکەیت خواگەر مۆبایلەکە دەربێنی تەلەفۆنیشی بۆ بکەیت بارش پێنیە مۆبایل پێنی وەڵای حەزێت نەبێ بە قوربانم بێن با ڕقەمەکەی لێ با ڕەمزەکەی کەمەوە ڕاوەستە باش کاکە ڕەمزەکەی بکەرەوە بە قوربانە هەخۆ بە زمانە لووسەکەی خۆت قسەیشی لەگەڵاو بکە ئەو ڕق عوسمانی هیناوە ئاوا تەلەفۆنە یا ئەڵڵا خێر ئینشەڵڵا بلێ بێ دەیش ناوەڵاوە چی ڕقەمە ناناسم ئیدە جوابی وەرەبزانی چییە؟ ئەلو ئەلو کاک عوسمان باشی؟ سەر چاو بە قوربان کاکەوە کوڕەکەت بووم بۆ لێ ڕۆم ماڵی عاشقەکەم جاوتی بە تەلەفۆن باوکم کە پێی بڵێ ڕەشێکی کە لە زلە بە قوربانە بە مەحتەلی کە تۆ لەکوێیت من لەسەر ڕێگای چەخەمیوەم ئەزانم 2 دقەی کاگەمە لای تۆ نەی بۆ شوۆچم بەزەوە لە دوای گوندێکە گەڕێ نازانم گوندەکە ناوشی نازانێت تەلەفۆن باوکم کە بە قوربانە بەم ئەزانی چۆن مەحتەلی کە 2 دقەی کاگەمە ئەوێ باشە باشە بەسەر چاو دەیخوا حافظ خوا لێ چییە عوسمان؟ گورە دەتە بڕستەکەەوە ماڵێ بە قوڕ نەگیرە دەبنە خەزانی زۆری بکر نابێ بزانم چییە مەسەلە سەرکەوە براکەم چی بناوی گوندەکەی پێوتی؟ لە توی سەبرادەرێک دێک پێکەوە ئاڕۆن ئێستا خەمن نەبێ کەمێ ڕاوەستە هەرە کاکەوە هەر ناتن براک بڵای ئێستا دێ زانچی بە قوربان گوێ مێ بە پارۆمانە وڵای 100 دلار تێمە بەکرێسە بلە ناترسێ وڵای زانچی پێم بوو خۆ ناڵە پێم ئەزانچی هۆ جەمال بەرازێکی خۆ ئەگەیەک نەری بێنێت اینجا خۆ ئەکرێم لە ئەوڵە توی باسکەم ناکرێت بێتاقەتم بە قوربان ناکرێت بە قوربان وڵای سارێکی تەکسەکە هەڵ ئەزانچی شۆرایدا بۆ خازی پێخەمە باشە ڕۆ تۆ بۆ ئامادەیەک بەڕێز کاک عوسمان کاکە من زۆر سپاسی جەناب تەکەم عەزیەتی تۆمانە تۆ توانی بڕێت باشیەوێ بەڵێ ناوسی بۆ عوسمان چێ؟ عوسمان عوسمان ئەزانچی ئەو کوڕەکەتە دەستی چاو بۆ یەک دقە تۆ زۆر بێحترامی ئەزانچی ئاو خیانەت لە من کرد بێحترامی کوڕە ڕێزخۆش برا قەینا کاکەجان تۆ مێشکوشتی تەواوی تۆ بڕۆ بە ساقم باشە بە ساقم تۆ بڕۆ حافظ باشە کوڕ تۆ بۆ ئامانلەکەی بۆ ئاکەی بۆ چۆ ئەو نێرەکەی هەڵداتی زامە و دەشتەیە زانچی باوکە من حەزم لە ژنە کاکەجان خۆ من ناکرێت تۆ زۆرتە حەز لێ دێمەش حەزمان لێت ئەی پێم نەوتی جارێت چاو دەرێت تا من نەیهێنم تۆ نابێ بێنی زانچی باوکە بە قورئان زۆر عاشقی کچەکەی ئاغام خواگەی خێگە سوێنێتەوە بووی بەس بزانم بەس تێ بگەم ئەم چەتی و حەزی لە شۆ کردو بەس بزانم ئەها باوکە نەوزانی ئافرەت کە عاشقی کوڕە بێت یەکەم شت شخصیت و هەیبەتە تێگی زەلام هەیە 2 ساڵە بە دوای ژنەوەیە بزانین بۆچی نایێنێ لەبەر شخصیت وردە کەرەکە ئاگدار یعنی شخصیت بەڵێ تۆ هەتە ئەزانیی باوکە لەگەڵ احترام و ڕێز و حرمەت بە باوکمی هەتە بۆ کردکراوە تێگی هەتە من ڕێک مەقسەدم ئەوەیە قەدەونە عاقڵ نەبوویت پێشم کەوە بۆ ماڵەوە جەناب پێشکەوە لەبەر باوکمی بەکرد دە دوو شەقیتی هەڵ ماڵێ بە قوڕ نەگیرێ بەر من کەو ڕانەکەی خەتەی باش وەرە ئەمرن نەبێنێ
شورای الداب وقاسم هو الشيخ مالك هذا تواز لهم بايلة بينا قصة عم بوكم تواز لو بينا موضوع كيف بلا أبي هاوكاري بين محكومي برا قورة معنا ورا عسيات وش قصة خيري تعبك أنا بمرنا أقولت بخوا من حزكم بس نازم باوكتان بو أويلي هاو خمنا بدين البوخ بخون باوكتان نلو كابتوب تزاين دقيقة يا بخويك نا يلا بخوا لو جناي بير بيني نا بشتيوا بيني مش كمو درقاب كريتو اللي ما أرى والله هاتنو بخير بينو بخير بيتو باو تشتاكل والله يتسر والله هر سورة أخي كينو أقرينو جمال برازك كيه بخوا جاري دسمان نكوتوا ألين باوكا باوكا ساتاو أوش نبويني أبو تينم كرمتو زو سيدي يسمى بيكو نايو كابران نيبون نيو قنغا هاريان للجنوبيني وا بارا والله أي بك النبي سوراكي كي بدوزنا وشتي بزانين نزور راس أو كاتك وعد بيجني بخوم ينمو ربع سنين جبتو ينمو عادي خباك ناس باوكا دو رعب أمريكي كدو رعب شنو يعني تيو أنا بازي دو يا وش بقرأ ناس ما كان سيرتك ولا غير رزق علمات ما بقرأ سيخم بيوني هذا اسمه هاي بقى قولم ببري يا ملا بشتين نا بخوا يا قصي كدو بلت ولا خوتو عثمان شلون جاي سيقنيا يا ملا بشتين نا إن شاء الله ودرقاي ما عندي كريتو تهمو يكيك إن شاء الله بس سوراكك ما عندك كيف حموش تحلب إن شاء الله يا ربي شوية بيوش باوكا موش نبينا آمين دمشق چی تەکچم ئەمە چی ئەم گریانە نەبرایەوە باوکە بروسکمەوێ بهێنەرە ئێرە کچی خۆم تۆ نازانی ئێمە کێمان پێڵێن من ئاغام تێگەی ئاغام حەیامان مەبە بروسێک کێ ئەوە هەر بۆ گاوانی باشە وەڵڵاهی لەبەرەو مەوزوعە نەبووە هەر ژنم نایە تۆ باوکە چۆن دڵێ وای پێڵێ کچی خۆم نابێت شتی وا نابێت باوکە ئەو منی چا کردەوە ئەگەر ئەو نەبووە من تا ئێستا قسەم نەمەتوانی قسە بکەم ئەگەر ئەمە نابوو تۆی چا ناکردەوە بن کچمەیە چیان لێ بکەم ئەوە تا تەلەفۆنیان بۆگەم جواب نایەنەوە منەرەومە اسماعیل بەڵێ ئاغاجان فەرموو ئێستا خۆمەزانم چۆن چاریەکەم ئەچی بۆ ماڵی عوسمان بەڵێ ئەو گەڕەکە ئەگەڕێی جوان دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵان تا ئەیدۆزیتەوە عوسمان بلا هێگەی ئەو خاڵە درۆزنەی ئەیانێنی بۆ ئێرە باشە دەبڕۆ هەتا نەیاندۆزیتەوە لە ژێر عەرز بۆ یان خەیتە سەر عەرز بۆ ئاغاجان خەمە نەبێ بە شەرەف و بە ناموسم زۆر تووڕە بووم لیان هەر ئێستا ئەچم کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک فەر بە فەر ئەیاندۆزمانێ هەمیان بە شەکە خەمە سیارەکەوان مە بەردەسنی باشە بڕۆ باشە چەوە ڕۆیشتم کچی من دڵی خۆ تەنگ مەکە ئێ خۆ ئەزانی چۆنە ئیشەڵا پشتیوان بەخوا ئەیێنمەوە ئەم ماڵە بەردەمی خۆت خەریکە ئەو مێشکەمە تەقیە بۆ باوکە بۆ زۆر مشەوەشم نازان سبب کاکە ئاخر ئەو هەتیوە بەرازەکە تاسە جوابی نییە و حەواش ڕۆژە لەوانەیە معلوماتی بەدەست نەگەشتوە بۆیە تەلەفۆننا باشە معلوماتی بەدەست نەگەشتو ئێمە سی وەرەقەمان ناوەتێ نابێت جواب بکمان باتەوە کاکە ڕاستەکە وەڵای سیوەرەقەش کەم نییە لەم ڕۆژ کاکە تەلەفۆنی بۆ کە من ناکرێەوە ڕقەمم لانیە من لاتانە لەلایەتی بلە چەنە بینوسە کاکە 0 گەڕای چی 0 یو گەڕای بەگدانە ئەردە بێنە کاکە بێنە خۆ توێ شێت ئەوە عوسمان بەم ڕقەما شتێکی خۆشە بۆ باسکردنەوە ساڵی هەفتاکانە ڕقەمیان ناوینەتی هەمووی سفرە کو هەفتاکان موبایل خۆ من موبایل ناڵم بەس ئەم کڵاوی عسکەری ماوەگرتبوو هەموو ڕقەمەکەی درۆیشی کردەوەی تێگیرە نازانێت چۆنی ڕاستکات ئەزانین چی باوکە ئەم پیاوە لەگەڵم مەرحەبا درۆیە بازی ڕقەمەکە لێیە ئەسا جەڕز لێ
جرسه چی باقی جواب نهتو؟ جوابی نه بەخوا یا سەرخۆشیە ئاگایلینە کۆرە بابە نابێت کاکە خۆی مەپارەمان نەدۆزیوەتەوە تۆ خۆسی وەرەقەت داوەتی ئاخر با سەرێکی لێبین ئاوا سەرێکی لێ تۆشتە دە شخصیەتە لە من بچۆ ئەوە سوێن نەبێتەوە بۆش تۆ باش شخصیەتەکەی ئەی تۆ ئاگا لێ مندانێکم دۆزیێتەوە کچە ئاغا کچەکە خۆی لە خۆریە ژنێناکی خۆی زۆر جوان خاڵە بکرد دانی چێ ناو کەس نێزانی کوردە عەرەبە تۆ چەنەبازی ئەمە بۆی دۆزی جامد بۆ کاکە خۆتای خۆتە با بڕین بەرازمان بەرازە چی باوکە یەک شت بڵێن تەقەنجایی تە لەگە ڕێز و حرمەتمە وەڵی تۆ سووی بە تۆ بۆ ژینێنان وەرە دە چەنەبازی عیبە وەڵا هەیە پیاوە بردو تۆش داستە دێستە پێشمەستە پێشمانکەوە ئاسیا لێرە بنتایبینەوە باشە باوکە باشە بەکرد یاخوا حەفیزتان بێ اسماعیل لە گەمژەیە چی کرد لەکوێ نازانم بۆ نەهاتەوە نازانم با تەلەفۆنێکی بۆ بکەم فایدەی نییە جواب ناتەوە اسماعیل اسماعیل ئەوە تۆ لەکوێی کاکە چیو کرد نەودۆزیونەتەوە اسماعیل بە حەقی خوا نەیاندۆزیتەوە نەیتەوە بەم ماڵەیە بگەڕێ لەگەڵ ئەو کوڕانە نەیتەوە با پێ بڵێم پێم وتی لە ژێر عەرز بێ بیانێنە سەر عەرز بۆ